بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە گرنگی ئامێرە بەرزکەرەوەکان واتە مەسعە دەکەین. ئەگەر ئەم ئامێرە نەبوایە لە هیچ وڵاتێکە هیچ بینایەک بەرزترین قاتەکانی نەئەگەیشتە 3 قات یا 4 قات زیاتر، کەواتە ئەمە هۆکارێکی سەرەکیە کە ئەوەی ئەو هەوربڕانە دروست بێ لە جیهانە. لەو شتانێکە کە ڕوودەدا لە مەسعەدا و شتێکی نائاساییە ئەوەیە خێرایی مەسعە دەگەر زیاد بێ لە حەدی خۆی تێپەڕێت، ئەویش سەیفی خۆی هەیە، سەیفیەکێک کە پێوترێ پەڕەشوت، ئەو پەڕەشوتە هەڵەسێ بە قفڵکردنی مەسعەدەکە لەگەڵ سکەی مەسعەدەکەیە. جۆرێکمان هەیە گێڕ بۆکسە جۆرێکی تریشمانە کە گێڕلێسە وەکو ئەم دوو مەسعەدەی کێسە لەم بینە باڵەخانە ئەبینین. ئەم گێڕلێسانە پێویستی بە ژوور نییە، یعنی ماتۆڕەکەی تیادانێت و لەگەڵ ئەوشە بۆردەکەی تیادانەی هەتاکو مەسعەدەکە بتوانین کاری خۆی ئەنجام بدات.